لە 16 ئۆکتۆبەردا کورد تەنیا یەک ناوچەی لێرەزدا؟ بەنای خۆی گەورە و میێرەبان تەمانەوە کاری لە دەستدان مەوزوعی زۆر دوور و درێژە زۆر جار باز لەوەی دەکرێت دەڵێن ئەو ئیشا ڕووی دەدا ئەگەر ڕیفراندۆم بکرا بۆیە نەکرێت ڕاستە بەشە یعنی ئەوە نییە ما عێراق و ئێران و تورکیا لە دەور و بەرمانەن و بزانین ئەوانە سەلامەتێن ئەنا هەمووتەم لە هەڵگەڕاینە لە دەرفەت گەڕاینە کاتە کە بینیان کوردستان عینادی لەگە دۆستان دەکا بەجێی وەکبری پشتیوان نێودەوڵەتی نەما تەبعا هێرشەکە کرا یعنی ئەسڵەکەی دەگەرێتەوە سەر ڕێفراندۆم و هەڵە گەورەکەی سەرکردایەتی کورد بەڵام کاریگەریەکەی یەکجار زۆرە زۆر لە کاریگەریەکان باس کرایە ئەم حەز دەکەم ئەو کاریگەری باسکەین کە چەندە لە ڕووی سایکۆلۆجی و کورد تێکشکا لەبەرەوەی لە ماوەیەکی زۆر کام سەرکردایەتی کورد وعدی زۆر گەورەیدا عینادێکی زۆری لەگە دۆستان کرد وتی بەجێی کەس ناکەین و منەتی کەس نازە یعنی سەرکردەکانی ڕفراندۆم ئۆیس لە کاتێک 16 ئۆکتۆبەری بەسەردادی ئاوا شکست دەین و زۆریش ترسان ڕاستی سەرکردەی کورد سەرکردەکانی کورد زۆر ترسان لەقەدەر ئەو بەڵێنی دەوڵەت بوون و دوو دراوسێ و دەوڵەتەکەیمە دیموکراسی دەوی و مافی هەژاران و ئەوەی کەمایەتی وا دەدەین و باسییانەوەی کرد پارە چاپکرایە و بە یەکەم پاسەپۆرت دەچێکەکان وڵات دوایی بێی تەسلیمی نیوەی خاکت بدۆڕێنی دوای بێی خاڵە حدودیەکان تەسلیمی محکەمی یعنی وەکو بری سایکۆلۆجیەتی تاچی کورد جارێکە شکا حەزەکەم بۆستی لەسەر خاڵی یعنی لە وەکبری 70 ساڵی ڕابرد و پێش سەدەی 20 سایکۆلۆجیەتی کورد بۆ هۆی جەنگ شکا دوایی لە دوای قەراری 688 و دروستبوونی ئیداری کوردی و لە پاش ئەنفال و چیمیایی جۆرێک لە سایکۆلۆجیەتی کورد جۆرێک لە تەقەزمی سەقافی کوردی تقریبا هەر ساوە بەڵام ئەو ڕیفراندۆمە جارێکتر هەموو جهودی سەدەی 21 کوردی تقریبا برد شەر نییە ئەمە ناوی لێنانین خیانەت وەکو هەندێک ئەوە نا بەڵام هەڵەی گەورە نەشارەزایی عینادی لەگەڵ دۆستان و تەنازل لە بۆ ناحەزان لە دواییدا یەکجار زۆر کاریگەری لەسەر ڕێڕەوی حرەکەی کوردی و شکۆی کورد کرد لەسەر ئاستی جیهان بەڵێ ینی پێ دوایە ئەو ڕووداوانەی کە لە ڕابرد و کورد تووشی نسکۆ و تووشی شکست بووە ئەم شکستە بە ئەندازی هەمویان زیاتر پێ دوایە لە ئەنفال و لە کیمیا بارانیش کارگەری زیاتر خراپی دروست کرد ئەگەر دروستی کرد بۆچی؟ ئەم پێم وایە ڕاستە دوژمنان زۆر خراپیان بە کورد کرد ئەنفال چیمیاوی ینی ئەوانەیان کرد بەڵام ئیرادەی کوردیان نشکان ئەو جارە ئیرادەشکە ینی لەما ینی بۆ نمونە چۆن دەبی 150 خاچی کوردستان بە چەند سعاتێک لە دوای ئەوەی کە بە چەند ساعتێک تەسلیم دەکرێت کەسیش نیە لە پێچینۆک لە فەرماندەکان کە ئەریکاکە ئێوە چۆن ئەوانەتان چۆل کرد هەر لە کەرکووک ڕاتا شەنگاڵ ئێوە شەڕەکتان نەکرد تەقەکتان نەکرد چی بوو ئەوە کەس نییە لێ پێچین بکە ئەرێ تەوجیهی سەرکردایەتی بوو کام سەرکردایەتی ئەگە فەرماندەکان لە خۆڕاکشانەوە چۆن دەبی ئەوە یعنی لە لای خەڵکیش ئیرادەشکا سایکۆلۆجیەتی کورد شکا بەرامبەر هەمووی ینی تێگەیشتن ینی جارێکتر وەکو برێ قەزیەی کوردی لە دووەلی گەورە هاتەوە قەتیسماوە کەوتەوە مخابەراتی دەوروبەر ینی کاریگەریەکەی یەکجار زۆرە لە ڕاستیدا ئەوانەی باس کرایە زۆر کەمە لە چاو ئەو کاریگەری کە لە 16 ئۆکتۆبەر و لە دوای لە دوای ئەو قەرارانە و تەسلیم بوون بە محکمەی فیدرالی تەسلیم بوونی خاک تەسلیمکردنی خاڵە حدودی و مەتار و ینی زۆر ینی ئەمە نمونەشی جوان لە عەفرین 56 ڕۆژ مقاومەی ئەو دەوڵەتە گەورەی تورکیا کرد لێرە 56 ساعت نەکرا مقاومە ینی ئەوە زۆر کاریگەریشی گەوری وەالحاسد هاوڵاتی کوردی خۆمان سیقەی بەو قیادا بەو مؤسسات بەهێزی دیفاعی کوردی نەما هیچ بە هیچ زۆر بەش دەبینین بەشداری هەڵبژاردن و ئەوانە ئەو ئیشانە زۆر کەم بووە بەڵام ئەم شکانی سایکۆلۆژی کورد ئەگەر لە ڕابردوو بەدەستی دوژمنەکانی بووی ئەم جارە پێ دوایە بەدەستی کورد بەدەستی سەرکردەکانی کورد خۆیەتی یعنی ئەم دەرێم پێشتر ئەنفال کرا چیمیایی کرا کوردستان و ئێران کرا هەر لە شۆڕشی ئەیلول و لە شۆڕشی نوێوە هەردوو لە زۆر
دژمن حولیدا بەڵام نەیتوانی سایکۆلۆجێتی کورد بشتێنی نەیتوانی ئیرادەشی ئەو جارە لەبەر چیشکە لەبەر ئەوەی ئومێدێکی زۆر گەورە درا کورد چەند دەوڵەتتانە بۆ دروستەکەین هەر لێرە تا ئەمرین بەڵام دوایی کوردستانێکی بچووکی نیوە ماوە لەو نیوەش نەمایتەوەتەوە ئەو لەو لە تورکیا هاتووە لەو لە ئێران هاتووە لەو لە مەتارەکان کەوتوتە دەست ئەوەی وە لە داهاتووشدا ئەوە ئەو بە قسە ئەوە دەبینین دیسان ینی شتێک نامینێ سەروەری کوردستان بۆیە تاچی کورد ڕاستی زۆر خراپ شکستی هینە لە دەوڵەتەوە لە بۆ هەڵاتن و تەسلیم بوون و بە تایبەتی کە کاتێک ڕیفراندۆم سووتێنرا من زۆر پێم عەجیبە بە هەندێک کەس دەرێنەوە تاپۆیەکە کارتێکە لە جیرفانمان یان دەرێن ڕیفراندۆم هەتا ڕیفراندۆمەش کرد ئەو هەنیە دەسەڵاتی کوردی بەخۆی سووتاندی نەکەل ڕۆشانەوەش چۆنە ئەو مەوزوعە بەڵێ ڕیفراندۆمی بۆی سووتان کە دادگای فیدرالی بڕیاری هەڕۆشانەوەی دەکرد حکوومەتی هەرێم گوتی سڕی دەکەین گوتیان نەخێر گوتی ڕێز لە دادگای فیدرالی گوتیان نەخێر دەیبرێن پابەندی ڕێک گوتیان پابەندی تەنازولەتی یەکجار زۆر گەڕ بوو وەکوبری ترسانیش بوو تاچی کورد هەستی کرد سەرکردایەتەکەی زۆر ترسنۆکە یعنی ترسا لە وەزعی زۆر تەسلیم بوو تەسلیمی هەموو ئیشەکان بوو خواخوای بوو بەس بەخۆی لێ دەچێت لەوە سایکۆلۆجێتی تاچی کورد شکا یعنی من حەز دەکەم بینەران شتەچیش بزانن ئەو ڕیفراندۆمە زەرەرەکەی وابزانم یەکجار زۆرە بەڵام قازانجیمان لێ دیارنی یەک لە زەرەرەکانی کە نەگۆترایە ئەگەر ڕیفراندۆمەش کە پاشی 20 ساڵی کەس لە عێراقی هەر سوتایە بەهۆی پابەندی ئەو دەسەڵاتە جەماعەتی بابلێن سەرکردایەتی ڕێفراندۆم بە محکەمەی فیدرالی کە لە 5 مادە پێکاتوو ڕەنگە ینی هەیە درێ وەکو ڕەنگە دەکرێت ئەو ڕیفراندۆمە شعبیەی ساڵی 2005 شتێک باشتر بی چکە نەسووتێنرایە تەسلیم نەکرایە بەڵام ئەو ڕیفراندۆمەی پار کرا ئەوە لە یاساناسەکان پرسن لە باحیسە دووەلیەکان پرسن و چەندین راپۆرتی نێودەوڵەتی لەسەری کرایە سووتاندرا ینی وە بەترسەوە سووتاندرا لەوە سایکۆلۆجێتی تاچ کرد زۆر خراپ شکستینە بۆیە لێرە بەولاوەش بەو وەزعی نەمەقاوەمە دەکرێت نە ئیش دەکرێت نەدەتوانرێت عیناری لەگە بەغدا بکرێت چکە ترسانیش ئەوەش مهمە سایکۆلۆجێتی تاچ کورد لەبەرچی زۆرشکە بەغدایەکی شکست خواردووی ناڕێک و پێک ئەتو لە بەرەوی هەری و ئەوها منتیقە بەچی بێلی و تەسلیمی بترسێ ڕاستی خەڵکی کوردستان سیقەی نە بە سەرکردایەتی نە بە حیزب نە بە دام و دەستگا نە بە چارە نووس بەوە نەما ڕاستیەکەی ئەوە حقیقەتێکی زۆر تارە بەڕەندەوی باسیش بکەین بەڵێ بەڵام بەڕێزت دەڵێیت ئەم ڕیفراندۆمە کە دوجار مەسەلەن بەرز دوتت دەراویشتەکەی 16 ئۆکتۆبر و کۆمەڵێک ڕووداوی لێکەوتەوە ینی بە تاوی هەڵوەشێنراوەوە لە ڕووی یاسایی نێودەوڵەت هیچ قیمەتێکی یاسایی نییە بۆ نموناو ڕیفراندۆمێک کە کرا دوجار ئەم بارودۆخی کوردستانی لێکەوتە چووکاوی کوبەرز و هەندێک سەرکە دەڵێن ئەمە تاپۆیەوە تاپۆیەکی ڕەشیشە نەک هەر تاپۆی سادە واللهی ئەوە زۆر گوناحە ئەو میلەتە ئەوە هەڵخەت پێشترێ بە هەر حاڵ دەمانگۆ لەبەر ڕیفراندۆم و بینای دەوڵەتی کوردی قسەی چاواشەکاری دەکراوە ئەها ئەو سەرکردە چوە لای فلان دەوڵەتی و باسی دەوڵەتی کوردستانی کرد لە کاتێک پاشان دەمانزانی باشی کۆمپانیا و مۆمپانیایە دەچوونە بەغدایە باسی مەتاڵی دەکریان گواست ئەوە چاواشەکاریشی ناخۆش بەردەنگ بەس ئێستا زۆر گوناحە باسی ئەوەی بکەوەرە بە یەک یاساناس جورئەتی ئەوەی بکە یەک مرکز برێتن ئەو ڕێفراندۆمە هیچ ئەساسەچیمە خۆت دەزانی ئەگەر هەرجەیش بەهاتا باە و بەڵام ئیرادەی سەرکردە نەشکا باە ڕێفراندۆمەکە ڕەنگە بڕێک بماوە بەڵام بەدەستی خۆی دەسەڵاتی هەرێم بە خۆی تەسلیمی محکەمەی فیدرالی بوو کە محکەمەی فیدرالیش هەری وەشاندوێتەوە بۆیە ئەو ڕیفراندۆمە هیچ سوودەچی نمایە هیچ باەخەچ قانونی نوێ ئەوە من لێرە مەسوولم لەو قسەی و حەز دەکەم هەر کەسێک لە قانون ناسەکان لە مەراکزە دووەلیەکان لە مەراکزی ناوخۆ و مەش خەڵکی خۆمان هەیە و لە هەمووان بپرسن ئەوە زۆر گوناحە باس لەوەی دەکەن وەڵا وەکو تاپۆیە تاپۆی ڕەش چ دەبینێ دە ئێستا بینە کارتی چی هیچ شتی وهە نییە ئەوە دیسان چاواشەکاریەکە لە بۆ خەرچی دەنا من دووبارەی دەکەمەوە ڕەنگە ئەو ڕیفراندۆمەی لە 2005 خەڵکی کردی 2005 چکەوە هەر نەوەشاوە ئەو ڕەنگە ئاساسەوە شتۆکەک هەبی لەوی ڕەنگە شتەچی لێ هەڵکرێنین بەڵام لەوەی پارکرا ئەوە هیچ شتەچی نەمایە تێک و پێکشە و ئەوەندە زەرەریشی هەبوو ڕیفراندۆمی داهاتوش ئەگەر پاشی 10 ساڵیت کەش
دەسەڵاتی کوردی جارشکە ڕیفرانۆم هەر سوتایە چکەوە ئەوەی قانون نازوی دەزانی لە محکمەی فیدرالی مادەکانی بوو ئاخیری داوای 415,000 دیناری حەقی محامیزەکە دەسەڵاتی کوردی ئەویشیدایە هەندە ترسان نازم لەبەر چی ترسان پرسیارە گەورەکە ئەوەیە یعنی ئەگەر تەسلیمی محکمەی فیدرالی نەبوونایە دەوە ڕازی نیمە چۆن دەبی دوایان محامیەکی گەورەم دەگرت کاکە قەزیەی کورد قەزیەکی قانونی گەورەیە ئێمە سیڤەرمان هەیە ئێمە قانونی گەورە و 11 ئازارمان هەیە حکمی زیاتیمان ئێمە بۆ محامیەکمان نەچون بیان بمانگوڵ محکمەی فیدرالیە تو چۆن دەتوانی مافی چارەنووسی کورد هەڵوەشێنیوە ئەخر ئەو مافی چارەنووسی کوردی شەڕ نەک ریفراندۆمەکە هەر ڕازی بوو دەسەڵاتی کوردی زۆر ترسا نازانم سەرم سوورما لە چی ترسا یعنی چ دەبوو قابلە جەیشی عێراقی دەیتوانی بێتە ئێرە یعنی ئەمە هەموو دی پێشمەرگایەتیمان نەکردێ چۆن دەتوانی بێ وەڵا تێک و پێک دەشکا با هەتا بای هەولێر و سلێمانی و دۆچی بکرێ دوای ڕاپەڕینمان لەسەر دەکرد و عاقرمان دەکرد لە بۆ باو باپیان نەیان دەتوانی بین نازانم سەرکردایەتی کورد بۆ ترسا لەو هێرشانە بەڵێ بەڕێز تۆکاری ئەم ترسانە بۆچی دەگەڕێنیتەوە هەندێک زانیاری باز لە مەسەرەی سەوەت و سامان و بڵۆکردنی سامانی بەرپرسانی هەرێم دەکەن و لێ کۆڵنەوەلایەن عێراق ئەمە سوەساسیە بوو یانی ئەم ترسە هیچ پەیوەندێکی بۆیە کە بەرە زووتر ڕازی بوون بە هەڵوەشاندنەوەی ریفراندۆم و تەسلیمی بڕیارەکانی بەغداد بوون مەسەلەی سەروەت و سامانی دەرە هیچ پەیوەندێکی بەو مەسەلەوە هەیە وڵی نەزەرێکی بەقوت هەیە دەرێەوە کاریگەریەکی زۆری هەبووە ڕاستە ئەمریکا ئومەم متحیدە و فەڕەنسا و بەریتانیا و لەولای ئێران و تورکیا هەموو لەگەدا بوون بەس دەبابی سەرکردایەتی کورد حسابی بکە من لەو مینبەرەی ئەلێرە دانیشتین پێشی ریفراندۆم باسمان کرد کەوانە هەموو لە پێشە سەرکردایەتی کورد خۆت ئامادە نەکردووە کورە نەیکەی دۆستان هەموو پێیان گۆدیان کە کردی دەبابی وە نەترسێن ڕاستە ئەم نەوەندی بیستوم ینی زەختی ئەمریکای هەبوو هەر ڕۆژی دووەمی ریفراندۆم داوایان لە سەرکردایەتی کورد ئیستقالە بدەن تێکرا و ناویان خرا مەلەفی داخران هەڕەشەیان لێکرا بەڵام با ئیستقالیان دابایە هەمویان بەڵام بەس تەنازولیان لە ریفراندۆمەکەی نەکردا بایە هەرچێ با مان و سامان ڕاستە دەگوترێ مال و سامانێکی زۆریان لە دەرەوە هەیە دەبا مال و سامان هەموو بڕۆشتا وایە هەی ئەمری مال و سامانی حرام نەمینێ بەڵام ئەو ئیشە گەورە دەبای مادەم هەرکرا با نەسوتا باید چکەس لە بۆ داهاتوو سوتا ئەوە مشکلەکەیە ئەو مادانەی کە لە محکمەی فیدرالی داڕژایە 5 مادێ بە تایبەتی سێم و چوارەم قورسا زۆر خراپدارە ینی بەبێ هەر خۆ پێدانی وەکو بێ پەنجەی ڕاگرتێ و کورد هەر مۆری کردی هەر ترسام یعنی لە ئیتیفاقی سەفوانی کاتی خۆی سەدام حوسێن و هاوپەیمانی زۆر خراتر بوو کورد لەو ئیشانە ئەوجە دوایی تەسلیمکردنی ئەو هەموو مەتار و خاڵی سنووری و یەک کۆمەڵی ئەم سەرم سوڕما لە سەرکردایەتی کورد بۆچی ئەو نامە چاکە ئەو پاداشە چاکەی لە نامەکەی تیلۆشتن هات بۆی ڕازی نەبوو بەڵام دوایی بۆی محکمەی فیدرالی ڕازی بوو کە سزایە یعنی ئەوە پاداشێکی گەورەی چارەنووسی کورد بوو بۆی ڕازی نەبوو وتیان خراپە یان دەرێن نازم فلان خاڵی ئەم سەرم سوڕما باشە کاکە فلان خاڵ و دوو خاڵی خراپە 800 و شەبوو یعنی پڕیشتی باشتر بوو بەڵام خۆی محکمەی فیدرالی هیچی باش تێدانی بۆی ڕازی بوویت بۆی ڕازی دەبێت ئەوش ڕەت دەکەیەوە نازم چ ینی پرسیارەکە بەڵام باز لەو دەکرێت بۆ نمونە نامەکەی ڕێک تیلەرسن وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا نامەیەکی شەخصی بووە و زەمانەتی لەگەڵدانە بووە خۆشە داگاداری کە ئێستا ڕێک تیلەرسن وەزیری دەرەوە نەماوێستا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکایە بۆیە کورد باز لەوەکی کە سەرکردەکانی کورد داوانەی ئەنجومی باڵای ریفراندۆم بەوە ڕازی نەبوون ئەم نامەیە ڕازی بوون پێ هیچ بەیاخێکی هەبوو وڵایەوە زۆر نەشارەزایی ئەنی گوزارشت لە نەشارەزایەکێک جار زۆر بالفعل لەو سەرکردایەتی ریفراندۆم زۆر نەشارەزا بوون ینی ڕاستی من لەوەی لە ناحیەی ریفراندۆم حەز دەکەم لایەنی معارەزەش نەشارەزا بوون بەڵام معارەزە بە هەر شێوێک بی هەڵوێستە چەند وەرگرت و دوو لا بە ئاشکرا گوتیان نابی بکرێ ئەو باش بوو ئەوانە بەڵام لایەنەکەین کەس یەکجار زۆر نەشارەزا بوون یەخۆ نامەی یعنی وعدی بالفۆر چۆن بوو وعدی بالفۆریش هەر 36 وشە بوو بەلفۆر وعدەکی باواندا هەر وعد بوو ئەوە
ئیلتیزاماتیشی زیاتر لەبەر هەندێ زۆربەی خەبیرە دەوڵەکان دەرێن ئەوە یەک لەو نامانەیە کە لە وعدی بەلفۆر بەهێزتر بوو. کاکە وەزیری خارجیە نامەی خۆ لە بۆ شتی شخصی هەر نییە. ئەسڵەن وەزیری خارجی لە قانونی دووەلی لە پرۆتۆکۆلات شتی شخصی نییە نامەی شخصی بنێبرێ ئەو بەس تیلەرسۆمانم تیلەرسۆن ڕۆی پۆمپیۆ دێ ڕەتی ئەوانە ئەوە تعبیر لە وەزارەتی خارجی ئەمریکا دەکاتن کە لە 5 سەرچاوە ڕسمی سیاسی خارجی ئەمریکا لە کۆنگرس لزنەی خارجی هەیە مەجلیسی ئەمنی قەومی هەیە لە ستینگ تانکەکان دێ و لە ڕیاسەی جەمهوریش دێ لەو لە مەجلیسی ئەمنی قەومیش دێ کاتە لەو 5 سەرچاوە وەکوێ ڕسمی وەزارەتی خارجی ئەمریکا دەکرێت ئێوە تعبیری لە هەمووان کرد و لە هەموو بەڵێنەکان هەمووی تێدایە ئەوەی تێدایە نامەکەگە بەوردی بیخوێنەوە نەوەڵای وەکوبرێ زێڕک بوو بەڵام زێر لە لای چێ قەدرێ لە لای زێرنگرت برادرانی سەرکردایەتی ڕێفراندۆم زۆر نەشارەزابوون لەبارەی ئەوەیان ڕەت کردەوە بەڵام نامەکەی محکمەی فدرال قەرارەکانی محکمەی فدرالی ڕازی بوون کە ئەوە ماڵی کوردی وێران کرد و هەتا ئێستا شەر دەکەوتە ژێر ئەو بارەی ئەو محکمەی فدرالی جارشکە کورد ینی ناتوانانی ڕخیە ئەگەر جوان ورد بیەوە سەرکردایەتی کورد ناتوانانی قسەچش بەرامبەر بەغدا بکە ڕاستە بەرامبەر یەکتر قسەیەوە دەکەن لەبەر ئەو ڕازی بوونەیە بە محکمەی فدرال ناتوانانی برێ لە کارنامەی ئەو جارەی هەڵبژاردن ناوی نە کەرکووک نە ڕێفراندۆم نە داگیرکار هیچ ئەوە هەموو نەتیجەی ئەوەیە لە ڕووی قانونی کە دەسەڵاتی کوردی دۆڕاندی گوتی بە محکمەی فدرالی پابند زۆر جای لەگەڵ ڕێزگرتن یەکەم جار جوان بوو وتیان ئەمە سڕ دەکەین وتیان نابی وتیان ڕێز دەگرن گوتیان نابی دەیبرێن پابند وتیان پابندین تەنازولەکە لێرە دێ خۆی شکۆی کورد یعنی وەکو لە ئاسی دۆلی ئێستا هەز دەکەین شکۆی کورد و پێگەی زایبە لە چێ دێ لەوەی دێ ئەتوعینادی لەگە دۆستان بکەی و تەنازل لە بۆ ناحەز و دژمنان بکەی شکۆت دەشتێ لە هەموو جیان وە سایکۆلۆجێتی میلەتیشت بۆی دەشتێ بەڵێ بەس ئەوەی کە بەڵێنی بەلفۆر کە بەڕێزت باست کرد یعنی وش تەنها لەلایەن یەک وەزیر درابوو ئەو بەڵێنە بەنامەکی بەسیط 36 وشە یعنی نا ئەسڵەن چاپیش نەکرابوو ئەوەی ئەوە چاپکرابوو بە ڕێکوپێکی و ئیمزای لەسەر بوو تاریخی لەسەر بوو گزارشی لە بەخۆی دەرێ دەرێ ئەو نامەیە گزارش لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکات تێیدایەوە لە دوای دەرێ ئێمە و بەڵێنەکان وا دەکەین فلان مەرحەلە وا دەکەین یعنی باسی لە ساڵی 1920 کریا غەدر لە کورد کرایە چونکە ئەمریکا لە ساڵی 1920 کە لێژنەی کنکراینی ناردیا لەو کاتیەوە سیاسەتی سابت بوو هەتا ئەو نامە لەو نامە سیاسەتی گۆڕا یعنی پێشتر هەرەوە بوو وەکو برێی مافی کورد لە چوارچەوەی دەوڵەتی عێراقی بەڵام لەو نامەی ڕەتیدا یەکەم جارە باسی ئەو تاریخی دەکا و باسی سنووری کوردستانیشی کردکە کە وەڵا گوناحە ئەوە برێن وەڵا نامەکی باسیت بوو ئەسڵەن 6 کەشەیە هەندێک قەراراتی مەجلیس سەرای عێراقیش هەیە زوو دەرچووە زوو لە لای من هەیە ئەوەش زۆر باش بوو خۆی هەر بۆی ڕازی بوونایە باشتر بوو بەڵام دوایەیە کە ڕێفراندۆمی کرد و زانیان پشتیوان نێودەوڵەتی نما عێراق پشێمان بووە مجموعە قەرارات لە پەرلەمان دەرچوو مجموعە قەرارات لە ئەنجومەنی وەزیرانی دەرچوو کە ئەوەی 16 ئۆکتۆبەر وەکوێ ئەو قەرارانە بوو جێبەجێکرا ئەم پێم عەجیبە سەرکردایەتی کورد برێ نازانم خۆ ئەو ڕۆژەی کە لە دوکان دانیشتم ئەو سەرچاوەیە برادرانی یەکێتی بەمنیان گوتیان من نازانم چکە لە لای کەم جێلێ نەبووە وا چاکە ئینسان لە هەردوو لای جێ وتیان لە دوکان بە وردی ئەوانەمان باس کردیا جەنابی سەر و کۆمار لێ بووە جەنابی هەموو ئەوەکان لێ بنە پێیان گوترای بە هەردوو لای بە جەنابی سەرۆکی پارتی دیموکرات کوردستانی وترایە گوتیان کاکە وەزعەکە بەڵام وەکو گوتم ئەو سەرچاوان بە تەنها لە لای برادرانی یەکێتی جێلێ بووە کە باوردی گوتمان کاکە ئەو شەڕە ناکرێت تازە قەراری دووەلیە قەراری ئیقلیمیە ئەمریکا تێدایە مدیر مخابراتی تورکیا هاتیە قاسمی سلەیمانی هاتیە هەمویان دەگەرن لە 72 ساعتیان ئینزادایتەما چارەمان چییە ڕێککەوت وەدرێن دەرێن ئەمە ڕێککەوتین لەسەر ئەوەی کە ئەو منتقانە هەموو تەسلیم ئەم نازم ئەوە چەندە ڕاستە ئینسان دەبی چکە وەکوبرەی بەینە وایە دەبی لە هەردوو لایەن جێت لێبی ئەمەوەی لێک لامی جێم لێ بوو یعنی هەردوو لایەن ڕێککەوتە بوون بە پێ و سەرچاوی کە بەڕێز وتیان تەنە لایەنێک لەگەڵ لایەنە عێراقی کە و ناوچانە چۆڵ بکەن خۆی ئەو سەرچاوە وا دەرێ نازم مەڵایەن دووبارەی دەکەمە نازم چەندە ڕاست بەڵام دەرێ ڕێککەوتین کە ناکرێ شەڕ ڕاستە بڕەچیان شەڕ کرد
خۆ لە کەرکک بڕە شەڕکرا بەڵام لە مەخمور هەر شەڕ نەکرا لە سنجار شەڕ نەکرا من لەوەش تەعەجوبە یعنی پرسیار ئەوەیە بۆچی شەڕیان نەکرا ئەتو 428,000 چەکدارمان هەیە ئەمە ئەو سەتاستی بودجات چەک ینی لە سەردەمی داعش کە شکستە گەورەکە هات گوتیان پێکە چەک و ئەسلیحەمانەوە بەڵام ئەو جارە چەک و ئەسلیحە و میلان و نازم هەشتی شعبی چییە؟ خۆ من بەخۆم پێشمەرگایەتیم کردی من پێشمەرگایکی وهاژ نەبوویمە بڵێن بەڵام لە پێش چاوی من دیتیتم قارەمانی کورد پێشمەرگەی قارەمان بە 5 کەس 6 کەس یەک لیوە عەسکەریان ڕاونە ئێستاش هەر وایە بەس ئەوە شکۆشکاندنە وەک بری سەرکردایەتی ئەگەر بەخۆی وابی کاکە ئەواخیر دەی بگەڕێنەوە سەر دەقی دینی مادام سوڵتەکە فاسیدە ڕاستی لە فاسیدڕە نەمقاومە دەکرێت نە ئینجاز دەکرێت ئین الله لا يصلح عمل المفسد يعني تەواوە من لەو ڕۆژانە با نمونەک باس بکەم بەڵێ ئەوە 5-6 مانگە لە نێزیک هەولێر بۆ ڕێکیان تەقاندیە و نەفتی لێ دەدزن هاتوون محاسبەیان هەندێکیان گرتوون ئەوانجی گوتیان ئێکاکە لەسەرەوە بۆڕی بەوەندەی دەدزرێ ئەمەش لە خوارەوە ئەو دوکەمان یعنی ئەوایە ینی ئەگە لەسەرەوە وابی لە خوارەوە تێک پێک دەچی بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ئێستا هەم یەکێتیان پارتی یەکتری تۆمەتبار دەکەن بە خیانەت ینی بەڕێزت ناوی دەنێت چێوەی 16 ئۆکتۆبرایە تەنە چۆڵکردنی کەرکووکە مەسەلەن یاخود بۆ نمونە ئێمە ناوچەی دیکەی کوردستانیشمان لەدەستداوە جگەر لە کەرکووک والله من بخۆم درم نایە بە هیچ حیزبێکی کوردستانی برێم خاین لەبەرەوەی تاریخێکی شاخی جوان ینی ئەوە تاریخە جوانانە بەڵام ئێستا ئەگە ئەوە خیانەت بی ڕۆژانەم دەبین و خیانە ئەدی دزی لە وڵات چیا ئەدی نەفتی بدزی و سامانی سروشتی بدزی و عقارات بدزی و ئەدی ئەو هەموو دەوڵەمەندی و ئاشکەری ڕۆژانە سەدامتان کرد پێشتەمان دێ و دەسن نیو بەرمی لە نەفتی نادەنە فەقیر و هەژار هەر دوعای ئەوان ڕەنگە بیانگر و چێریان کە ئەوانە دەبین بەڵام بە تەکید شتێکی زۆر گەورە کرا بەڵام چۆنە ینی ئەگەر هەردوو لا دەرن خیانەت با برێن خیانەتە بەڵام خۆ هەر لە کەرکووک نەبوو ینی لە سەر تا سەری کوردستان بوو تەواوی مادەی 140 ڕۆی دۆڕا ئەوە دەزانین چۆن باشە ئەگەر هەر لایەک بترسێن لەوەی ئەوانن خاینن با لێژنەیەک بێلایەن پێک بێ هەموو حەقیقەتانە ڕوون کاتەوە بەڕای ئێمەگە ئەو لێژنە پێکات کام لە تەعاونی نەکرد ئەوە ئەو لایە ئەگە هەردوولاش تەعاونیان کرد زۆر جوانە بەڵام پێم وە نییە ئەو لێژنەیە لێمە ئەو بۆ ساڵێک نەتەحقیقاتەکەیە بەس خۆی لە کوردستان نە موئەسەسات هەیە نە مدعی عام هەیە نە دادگا هەیە نە حیزب هەیە ئەسڵن ئەگەر هەبوایە چۆن دەبوابی هەتا ئێستا لەو حەدەسە گەورەی لێکۆڵینەوەیە مزەکەرەی ئاعتیقال دادگایە هیچ نییە ڕاستی جاهیلیترین قانون لە دنیای قانونی کوردستانە لە بۆ فەقیر و هەژاری تیژە بەڵام لە بۆ تەبەقەکانی تر ئەوی تۆزەک بەهێزن نە قانون هەیە نە یاسا هەیە هیچ نییە کوردستان بەو شێوازەی بەرەو جەهەندەمی دەڕواژیان تایدا کە هیچ کە مەجموعە خەڵکێک ڤیتۆیەکی ئیلاهیان هەبی بێ ئەوەی هیچ ئەساسە تێبی دزبی تاڵانتیبی بەڵام نەشگیرێ تاڵانتیبی و خائینەتیش بکە هیچی بەسەر نێ بەڵام فەقیر و هەژاریش لەسەر مزەخەتی جیان لەسەر 250 دیناری لە ژۆریە ئێستا قسە زۆر ناخۆشە مەجموعەک ئافرەت لە ژۆرینە سجنن وەڵا ئەوەی چووە تەحقیقی لێکردینەوە لە بۆی من باس کرد دەرێ جاهیلیەتی وا لە هیچ دنیایە کە گوناحە ئەو فەقیر و هەژارانە جیرانە بەڵام ئەو تاوانبارە گەورەکانی کام بووینە سەبەبی جیرانی ئەوانە چه ئافرەتن چاوانە چووکە بڕێک بەهێزترن هەمووی لە دەرەوە نەولەوە یعنی لە کوردستان بەڕاستی بەفعلی قانونی جاهیلیەت هەیە جاهیلیەت بە معنا دینەکەی بە معنای ئەوەی دەبل ستاندەر جاهیلی ئەوەی فقهی دەزانی ئەوەی شەریفی ئەوەی حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە ڕەدبی و فەقیریش دەستی ببڕدرێ لەوەی هاتیە بالفعل لە کوردستان دەبل ستاندەرە بانێکە و دوو هەوایە و قانونی جاهیلیەتە دەنا ئەو هەموو تاوانە بکرێ ئەو هەموو ڕاوڕوت و تاڵانە بکرێت لە کوردستان یعنی ئێستا هەر لەسەر تەزویر ئێخۆ متەبێژی مەکتەبی سیاسیەتی گوتی ئەو تەزویرێ ئەو جارە لە کوردستان کرایە لە تاریخ نەکرا ئێبرایانی پارتی شەر دەرن تەزویر کرایە هەموو حیزبەکان دەرن تەزویر باشە تەزویر دەزانین تاوانێکی چەند گەورەیە تاوان هەیە لە تەزویری گەورەترە تو دەنجی فەقیر و هەژاری بدزی و بیسوورن ئێکا دادگا ئێکا لێ کۆڵینەوە حتى معارضة زۆر ضعیفە
دەنا چۆن ئەمنەوەی قوبوو دەکەم چۆن ئیمزای دەکەم چۆن لە لەحزەی یەکەم کە باسی تەزویرکە ئەسڵەن ئەم بەڕای من پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی پێشی هەمووان دەبی ئەو ئیمزای نەکەن چکە ناوی تەزویری لێ هاتێت و ئیش لەسەر چۆن ئیمزا لەسەر تەزویری ئیمزا دەزانی معنە چێ معنە شاهێدی دەدەم ئەوە ڕاستە خوای گەورە شاهێد بە ئەو ئیشە ڕاستە لە کاتێک ناڕاستری ئیشێت و تەوقیع دەکەی چ لایەنە ئیسلامیەکەن چ لایەنە مەعارەزەکان چ لایەنی دەسەڵات تەوقیعکردن لەسەر ئەو تەزویرە گەورەی کە هەموو ئیتفاقیان لەسەر تەزویرە بەمعنە شایدی دەم ئەوە ڕاستە کە خوارە یعنی ئەوانە هەتاکەی یعنی وا بڕوە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە قسە لەسەرەوە دەکەین کە ئێستا سنووری کوردستان دوای ڕووداوە هاتوتەوە خەتی 36 سەردەمی بەعس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێینەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و ئارکلیک و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت جارێکی دەسەڵاتان لەوێت بەڕێزان مامۆستا مەسعود سەبارەت بە سنووری هەرێمی کوردستان لە 16 ئۆکتۆبەر جگە لە کەرکووک کورد ناوچە کوردستانیەکانی پارێزگای مووسڵ و دیالە و سەڵاحەدینیشی لەدەستدا ئێستا ئەو سنوورەی کە ئێستا کورد خۆی تێدا باڵەستەمان ئەو سنوورەی سەردەمی باسە خۆی من لە جەزیرە جێم لە جەنابی کاک مەسعود بوو هەندە قسەی زۆر گرنگی باس کرد کە وەزیر خارجی پێی گوتیە دەبی بگەڕێنەوە 2003 یعنی ئەوەش واضحە یعنی کەواتە ئەوەی 16 ئۆکتۆبەر بەرەنجامێکی هەم ناوەخۆیی کوردستانی هەم عێراقی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم جیهانی بووە ئەنی ئەوە دەبی نایبی بێخینە سەر ملی چەند فەرماندەیەکی عسکری ئەوە زۆر گەورەتر بووە لەو ئیشەی کەواتە ئەوە وا ڕوویدەوە هەتا گەیشتەوە خەتی خۆشی دیارە لەوێ ئەو مەتاڵیبانەی کە جیهانی هەیەیان بکە سەرکردەکانی کورد دەبی ئیستیقالە بدەن دەبی چەک بکرێن دەبی وا لێ بکەن دەبی خزوع بن لە بۆ عێراق یعنی یەکەم جارە وەکوبرێ پشتیوانی نێودەوڵەتی دەبتا پشتیوانی عێراقی پێشتر ئێمە پشتیوانی کورد بووینە بۆ هۆیەوە ئێمە بەرز بووینەوە بەڵام ئەو جارە وەرگەڕا ئێستا سنووری کوردڕاستی ئەو شوێنەیە کە گومرجی لێ دەنەدرێ خۆی گەندەڵی ئەوەیە کێشەکەی گەندەڵی وەتەنی نییە لە چێ گەندەڵی هەبی ئەوێ سنووریتی ئەو ئیدعایی تر پێشترێ ئەوە ڕاست دەرنەچوو جەبەل حەمرین و نازانم کەرکووک دڵی کوردستانە کەرکووک قورسی کوردستانە کەرکووک جەرجی کورد ئەوە شتێک نییە ئەوە دیتمان چێندەر گومرجی لێبی ئەوە سنوورە ئەو جاگار بشکشێتوانم گومرک هەبی تەبەقەی گەندەڵ لە کوردستان پێڕازیە ئەگە بەبیرتان بێ کە دەرم گەندەڵکار
ئینتیمای نیشتیمانی نیە و نیشتیمانی نییە لە چێ هەبی لەگەر داعش گەندەڵی قاچاغی دەکرد تەواو یعنی مادام قاچاغیە نیشتیمانیوی ناو داعشە قاچاغی لەگەر داگیرکەران دەکات ئێستا مادام خاڵی گومرکە تاو ئەو سەرکەوتوو بوو ئەوە ژێرکەوتوو بوو نیشتیمانە ڕاستەکەیان بە خلاصەی کەینەوە کۆی 27 ساڵی ڕابردوو ئەوی ئێستا کە پێگەیشتینە ئەوەی سەرکەوتوو بووە گەندەڵکار بردیەوە بەرژەوەندی تایبەتی بردیەوە بەڵام ئەوەی دۆڕاندی وەتەن دۆڕاندی کوردایەتی دۆڕاندی مافی چارەنووس دۆڕاندی فەقیر و هەژار و ماڵە پێشمەرگە و ماڵە ئەنفار و شەهید و کە ئەوەنە دۆڕاندیان بەڵە ئێستاوە گەیشتینە مەرحەلەکی کە ئێستا و گەیشتنی ڕاستیش دەبی قسەک لەسەر مەعارەزە بکەین ئێستا کە دەڵێن دەسەڵات ئەو هەموو شکستەی هینا ئەری بۆ کورسیشی هینا واضح دیارە ئەوە جوابەکەی لای مەعارەزەیە کە مەعارەزە زەعیفە بۆیە ئەوەن هەموو کورسی لینی و شایستەش دێت و مادەم پەرتەوازەبی نەتوانی وەکو برێ تەمسیلی بەرەی گەلی خۆت بکەیت نەتوانی وەفدەکی دروست بکەیت نەتوانی فەراغەک دروست بکەیت ئەخرەوە ئەو حیزبانە شکستیان هینا هاتنەوە پاش دێت و وجودت چیانی دەبێت و دیفاع لە وەتەن بکەیت ئەو نەیتوانی ئەو بۆ دەرێ دەرێ من ناتوانم مێساژ دەرێ من ناتوانم بەرامبەر ئەوانە بکەم وازی لە کارنامەکەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تێدا نییە لە بەغدا دەچی شەڕی پۆست دەکەن ڕاستەکەی بۆ تو ناتی لەگە بەغدا ڕێکەوی بەڕاستی دیفاع لە کوردستان بکەیت دیفاع لە دەستور بکەیت دیفاع لە مادەی 140 بکەیت بیجێڕیەوە ئێوە مەعارەزەش معنایە زەعیفە بۆیە لای بەرامبەر زۆر باش زۆردەنی ڕاستە بایکۆت و تەزویروانش تەسیری کردیان بەڵێ زۆر باشە بەس هیچ پلانێکە بوو چکە زۆر جار بۆ نمونە گوێمەلاندێک بەرپرسی پارتی دەبێ بۆ پاساوی کشانەوەیان بۆ ئەوان لە سنووری خۆیان لە شنگال و مەخمور و ناوچەکانی دیکەەوە بۆ پارێزگاری لە قەوارەی هەرێم بکەن یان هیچ ئەگەرێکە بوو کە عێراق بۆ نمونە هەولێر و سلێمانیش داگیر بکە یاخۆ تەنها ئامانجیانە و سنوورە بوو کە ئێستا خۆیان تێدانیشتەچێن ناوە هیچ ناتوانانی عێراق ناتوانانی بە هیچ نەوعەتی لەو خەتەی بەرتەوە چکە خەتی 36 بە پاڵپشت بە بڕیاری 688 دیاریکرای بڕیاری 688 پاڵپشت دەکات هەم مادەی هەفت هەم فەسلی هەفت هەم فەسلی دوی میساقی ئومومی متحیدە ڕاستە فەسلی هەفتمان بەڵام فەسلی دوومایە لەوێ ئەو کاریگەریە خۆی هەیە و جەنابی کاک مەسعودیش لە جەزیرە گوتی وەزیر خارجی ئەمریکا گوتی دەبی بگەڕێنەوە 2003 کەواتە 2003 خەتەکەی دیارە هەولێر و سلێمانی و دووەک پارێزراوە بە هیچ جۆرێک عێراق ناری دەتوانی و نەشی دەتوانێت چۆن نەتوانی بێتە هەولێر بێتە دووەک بێتە سلێمانی ئەو عێراق ناڕێک و پێکە یعنی کورد یەکجاروانیە ئەگەر هەندێک سەرکردە و فەرماندە هەریش بێن بەڵام پێشمەرگە دێرینە خارەمانەکانی قەدیم و فەرماندەی ئازا و حتا لە ناو حیزبەکانیش خەرچی باش و ئازا ینی نەی دەتوانی بێجێر ئەو خۆتەیە نەبووە بە هیچ جۆرێک خۆتە نەبووە لە بۆ هەولێر و سلێمانی دووهەو هەر ئەوەندە بوو هەتا خەتی 36 لاندە شوێن گەیشتنی و لاندە شوێن نەگەیشت بەس بە بۆ چوونی بەڕێزدەوەی کە ڕوویدا بوون لە 16 ئۆکتۆبەر کە کورد لە کەرکووک و شنگال و مەخمور و کۆمەڵێک ناوچەی دیکەی دەستدا ئەمە تەناشکانێکی سەربازی نەبوو وەکو سەربازی بۆ نمونە لە ماوەی چلۆش کاتژمێر هێزی مەسەڵەن هێزە سەربازیەکانی کورد لەو ناوچانە پاشەکشە بکەن بەڕێی من نەخێر خۆی زۆر جار شکستیانی ئێستا لە ساڵی 75 کورد بە ئاماری دووەلی شکستی هینا بەڵام ئیرادەی نەڕووخا ینی دیسان چکە خەڵک سقەی لەسەر قیادەی ئەو کاتی بوو هەمووی لە دەورەی بوون و بە شکستەوەش هەر لەگەری ڕۆیشتن و دوای جارشکە شۆڕش دەست پێ دەکاتەوە بە مەعنا ئیرادەی نسکە بەڵام ئەو جارە ئیرادەی لەبەر چی دەرچێت لەبەرەوەی چەک و سیلاحێکی زۆر عێراقەکی شڕ و شەپڕێ و تو وەزعی دووەلیت پێشترێ باش داوای دەوڵەت و داوای ئەوەی بکەی دوای وات بەسەر بێ ینی بەڕاستی شکستەکە بووە شکستی وەکو برێی وەتان شکستی عسکەری شکستی سیاسی قانونی هەتا اقتصادی و پێگەی کوردیش لە ئاستی جیهانی و ئیقلیمی زۆر لاوەز بە حەز دەکەم شتێکتانە بوەسم دەوڵەتەکانی دەوروبەریما سیاسەتەکی احتیوایان بەکاردەینا بۆ ئەوی هەرێمی کوردستان بچووک بکەنەوە لەو عیلاقەتە دووەلیە کە هەیبوو بهینەوە چوارچەوەی ئیقلیمی لەو حرەکەی وای لێ هاتەوە
ئێستا کورد جارش کە گەڕاوە معادلەکانی ئیقلیمی بەلاوازی ئیقلیمیش دائیمەن تعاملی مخابراتی لەگە دەکەن ئێمە تعاملمان لەگە جیان تعاملی دیبلۆماسی بوو وڵاتانی دەوروبەرمان دەیانەوێت تعاملی مخابراتی لەگە بکەن دووبارە مەلەفی کوردی بجێڕنەوە ناو مخابرات و ئەو قاسمی سلێمانی و ئەو لەولایە فیدان و نازم ئەوانە بیان خەنەوە ناوەن وەخراتەوەش بۆیە تا ئەوە بڕێک ناخۆشە ئەو قسە ئەو سەرکردایەت و ئەو دێزاینە سیاسی و قانونی و عسکەری ئێستای کوردستان بمینێ ڕۆژ لە ڕۆژ بەرەو لاوازتر دەڕۆین زۆر ناخۆشە قسەی دەکەم لە داهاتووشدا هێشتان زیاتر لە دەست دەین چکە ئێستا سەروەری هەرێمی کوردستان زۆر لاواز بووە ئەو لاوازیش نامینێ ئەو تازە ئەوە نیوەی کوردستان داگیر کرای لە خوار و لەسەرەوە تورکیا هاتیە لەولایە ئێران و حکوومەتی عێراقیش دروست بی بەڕای من کۆمەڵک تەنازولات هەیە کوردستان کردی تێشتن جێبەجێ ئەوانەشیان پێچێ بێجێ دەکەن و نەفتەکەشیان لە دەست دەردێنن و ڕەنگە خاڵی